ایدی سوریا که برجم اسده لسروی کیوانه و سپاروجا کردان ده سوریا پاشاروجه ده جه عبدالباسط حمو سرکرده ده پارتیا دموکراتا کردستان سوریا و اندام اپوزیسیون جه المانیا ده دیگر میبیتن جه عبدالباسط بخیراتی کردستان 24 ام بحث کتنا رجم اسد نکن مگلک میوان همون شروع لسروی هبون و آخفتن و گوتن آخو کرد ام بهینه سر کردان ده سپاروجا سوریه داده چاوابید کرد نقشه نویا سوریه داده الکی بابر بشید باش بو کردستان 24 و تماشاوان هجا به گمان روحانا بشار اسد روجا كديروكيا دجيانا سوريا وكل كرد تواعي طبعا راستي يعني سوريا كبشتي بشار اسد بويستا كرد وهروي بمينه جهكي خوي تايبت نقشة سوري دا جبر كرد بكاتي هري سركايا بشتي عربي السنة بشتي عربة بيس كرد نممكن سوريا كانوا بآغاترن لهلبت اب سوريا بشاروجي وناغك جران وناغك قلك نهسان بشا كردايا وندزانجي دردوري كردا وشعبديري كردا بيقومان قلك زحمتي وقلك فرزقريك مظن بكمن بشا كردا دا هكر كرد نلقوري دميبن ونلقوري يكريزيه بن وامكار من شاوا برجواندي خوا وبرجواندي خلكي بخوا بقريدن بيقومان إيرو دم نزيك بوا دم تشت نونا هركس صفرية ما في تا ناين بيشاتا دويته وي ما في الصر صفرية وصر ماسي هبونا خوا بهيزا خوا بقوة خوا دبلوماسي اشتيانا بدوستاي خوا بدولة عراته كارب الصر ماسا گفتگو اجبرگو نقشة سوري روبرو بيگو هرتن هلبت إيرو بشار اسد هات رو خواندن لي نا حسانه جي پشتی گو چاوا کرد بگنه مافی خو پشتی روخان اسد باش جناب هواد زانیتن ادی سپاروجا کنویا دست بک کنویا قناغ کنویا جبو سوریا ج افریقا دست بکر حتی به چاخیجی هند بینن لمن بچ شرح یا دناف برا هزین کردی و چکدارین اپوزیسیونه هر آلی یک دناف برا داد بیجیتن ما کنترل کر ما گرت دست عمل ورن مروف نزانید جکی باور بکتن دوان پیش هاتان دا ام چاوری چه بکین ده سوریا دا هاتی دا دیسان شر دناف برا وان پیک هاتا و اولان دا وک هی وک سیناریو وک پلانینگ هاتی مشاندن باتفاق هريمي ودولة هريمي دولة دولتين أوانا حمو بهورج هلبت شي نبوا أو كسين قبيجن استني هم الماصي وستني ما في بب مسري وأنا شاشة إيرو نقشة سوري دولة هريمي ودولة دولتي الهف كرنا وبلان كرنا دجبوني روحانا بشار أسد يعني الجوري جي أبشر غزة وحماس بيجومان باندورا هري جرينجبو البيشاروجا سورياي اجبر به کیجی او کسین دخوازن بشر باورناکم وبسر کبن دوی مرو بدوره اشتیانه لجار جارجی دوی مرو بر بچع بستینه رجلاتا نابین او شوین دموکراتی و اشتیانه جی گلک جارا ما فهم روز دزدخی لیوک مگوت ام کرد دوی دخاله پیشا مهانه یک جی یک ریزیا گل یک کرد و ما فی ما کرد ام سوریا چه دخوازن یاد دوا ام ولاتين سوري بكاتين سوري ام كاربن بخن دوست وهبالو واشتيانا جبرگو وي قالك دس وردان بيشاروج دنا برا سوريا د تشيبن وازباورناك مولو بحساني تشتهر نسري يعني راس ايرو روحانا بشار اسد قالك كشتن وتالان كرني مظن نهاتناني ليت بيشاروج دا نقشا سوري نسوريا تند مشينن بيغمان دوام حسابين دولتين دردور خبكن جيراني خبكن وبتايبت جي برجواندين دولتها جي باكسارة دوي امجي زانبن امريكا اساسية پشتوانيا كردا بيغمان اساسية ياد دواجي او برادري ماين هيادية وبيجن ادارة ذاتي او تناخوا نكارن تشتاب ابن سري هكرنا انجمانا كردي وقال كرد پشتواني بيغمان بيشاروج وقالك عربين شرقه وشديرا زوري وشدر دردي اوانا ويبن يك وقال لك مطرسي بسر قال لي كرد جماعه وكرد نأما دبن او برسنانها اساسي انجمانا كردي
ورێبەبەریە بێژن یا ئیدارە زاتیە سەر پەیەدێدا بێگومان بلەز و بەز بێ یەک ڕێزیە مالا کوردی و هەموو پارتی و ڕێخستنێ دیتر سەر ئاسەسێ نەتەویە کوردی مافێ گەلێ کورد کاربن یەک دەست بن داگۆ کاربن پێشەڕۆژێ پێلێن مەوجێ پێلێ گوهرتنا لەسەر نەخشا سووری بڕاستی وێ گەلێکی گران بن. باشە بڤان شەرتێن هەیی هێژی نەخویایە نەدیارە ئایا هێزین کوردی دێ لەسەر ماسەیە دیسا بگەهنە هەبوو دەست بە داڵوکێ بکەن یانە هون چ چاوەڕێتکە؟ تەخمینە منە باێ ئەزیتیا بەرێ و هەر یەکێ بێژێ ئەز تەنێ کارم بمەشێن ئەوانە شاشن ئەم هەموو حەوجەداری هەبن وەک کورد بە هەموو ڕەنگێ خوا پێویستە گەلیە کوردی گەمیا کوردی گوهرتنێن سووریایدا خودی ئاستێن بلند رابن و ئەز باوەرم درۆلە ئەنجومەنە کوردی سەر ئاستا ناودەوڵەتی و سیاسی و دانوستاندنێ ئۆپۆزیسیۆنێرە و دەوڵەتێن خودی هێز بێگومان وێ ڕۆلاوی هەبێ لێ پرسە هەری گرنگ مەترسیەک هەیە ئەو مێژیە هشکی توش بۆ گەلێک جارە مەخۆست دیالۆگا کوردی و یەکڕێزیە کوردی هەرێ سەری بنتفاقاتێ دهۆک یەک و هەولێر و یەک و هەولێر دۆ بنسیوانە جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی تم و تم دەخۆست یەکڕێزیە گەلێ کورد بۆنی ڕۆژەکە ئیرۆ لێ دەم هاتیە گۆ ئەم دیسەژی بنسیوانە دهۆک یەک هەولێر دۆ و جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی ئەکتەرێکی گرنگە ڕۆژهەلاتە ناوین و سەر نەخشا سووری و دەردۆری سووریایە بێگومان ئەم کورد پێویستە بەگەرن سەروە نەخشە هەردوو دهۆک و هەولێر و یەک هەولێر دۆ لێ هەنێکیژی پرس جارجارە مەترسی هەیە لەسەر مێژیەن ئێگۆ ئەو نەخواستن وەیەک ڕێزیە گەلێ کورد ببێن ئەم هێوینەژی ئەو مێژین نەمینێ و مەسلەح و بەرژەوەندیە گەلێ کورد هەری گرنگ بێ یەک ڕێزیە مالا کورد جبەرگۆ عەرەبێن وەکمە گوت تشتاش بیر ناکن دەردۆر دەوڵەتێن جیرانجی ئارمانج و ئەهداف و ئەجنداتێەوە هەنا بەرات خۆش زانبن کورد چقا سیلاحێ تەژی هەبێ و چ سەرهاتە سەرفاندن لێت پێشە ڕۆژێدا وێ نەچێ سەری ئەگەر کورد یەک ڕێز بن یەک دەست بن و هەلوەستاوە دە ئاستا داودەوڵەتی دە ئاستا هەرێمیدا گەرەکە کورد بڕێک بن و حەسابا جواب بکن ئەم تەنێ هەفتوو نەئێشێنن وەک چاوە ئیرۆ جۆلانی دەما تەسامحەکێتکێ فەقەتێنش قاعیدا و خەدووری سیاسەتە خۆیان بەرێتکن و المەسلحە خۆیان سووری و بەرژەوەندیە سووریا بەربچاو دەکێ پێویستە کوردی مەژی خۆش دەرفی قەندیلە دوور بخێ و یەکڕێزیە مالا کوردش بۆی بەرژەوەندیە کوردستانە سووری هەری گرنگی ئەساسیە و دگەل پێک هاتێ عەبدولباسط تەمام میێوانێن ما ji herkî alî bîtin behsaya girtina navmala Kurd dikin heta niha jî hiç ştekê wiha çê nebûye bihîvîne ku ev rûke dest pê bike ji ev rûpê ve dest pê bike. Lê divê navberê da dihête merakkirin rolê Kurdan di sibaroja Sûriya dahatî dadê çi bîtin? Aya Kurd dê bibine xwe nasname mafên xwe? Aya Kurd li navçeyên xwe dê bibine xwedan bir yara xwe? Ev grûpên heta roja ev rû digel Kurdan şerî dikin. Aya ev grûpe dêrêkê bidin Kurd desthilatê bigirine dest dê Sûriya nû da? نەخۆشکە مەمەگوت یعنی تەحەدیاتێ کوردا چەندن یعنی یەکڕێزیە مالا کورد چێ نەبێ وێ کورد هەرن یەک بیەک ئەو یەکڕێزی سەر ئەساسێن نەتەوی و مجتمانی دوێ بێ ئاغاکردن یا ددووە وڵاتێن خودی ئەف بریارە ڕوخانە سووری بەشار ئەساسان پێویستە پشتیوانیا کووردا بکەن وەکتێ دیارکردن ژێ پشتیوانیا کووردا بکەن ئیرۆ نەبەسەر کووردا تەنێ عەلەوی هەنا دورزی هەنا نەخشا سووری سوریانی هەنا ترکمانی هەنا ئیرۆ نەمەسەلە عەرەبی سنە تەنەیە تپێک هاتە نکاری سووریایی پرێ ببێ یا ددووە ئەنو ئەو ئۆپۆزیسیۆنە سووری یا مێژیەوە گەلێک جارە نەحەموو وەکە هەبن دۆستۆیە کورداجی هەنە لێ جارجاراجی گەلێک جارە ئۆپۆزیسیۆن یانجی هەڤالبەندێتەی ئۆپۆزیسیۆنی کراسی خۆ گوهراننا دەمات بنە دەسەلادات بنە یەکی دیتر و تەجروبە کوردستان نامایە عراقی بەربچاوە گەلێکە خوا خیتابا خوا گوتنێ خوا بە ئاواکی نەرم دەگوتن لێ دەما بوونە حکومدار و دەسەلاتدار گەلێک جارە ئەو تشتا قبول نەدەکرد و کورد خستن وەک دژمنش خوارە وەک هەدەف و ئارمان بێگومان سووریا وێ وەک وێ ئاوایی بێ لێ ئاوایە هەری گرنگ ئەنو کورد بە ئاشیانە یەکڕێزیە خوا دگەل ئەمریکا و ئەوروپا
دقل دوستي خويا عرب بله. مرو كاربي ما في خل صار ماصي قوري نقشة سوري ودستور سوريا بي أفكرن مرو آماده بي ليه أختي كرد بهاف مجول ببن مخابن أو كيدا أمي قال لك شغلنا ليه أزوي بهورية دما قال لي كرد كس نكاري تجاوزا ما في بكت سوريا إذا مر كرد خدي ديروكن خدي خباتن وأما يجي حمو كس نهم أولو بس حيسرا كاني ببارين بيجومان دروجن تيدا بيجومان ويقال لك كارو خبات سر أستا الجمانة كردی سر استا دوستو هواری مبید. بله هجا عبدالباسط حمو سرکرده پارتی دموکرات کردستان سوریا اندام اپوزیسیون گلکس پاس جه برلین.